بەناوی خوای گەورە سەڵاتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم شەو لە بەرنامی ئەمڕۆدا قسە لەسەر کێشە و گرفتەکانی پارێزگای هەڵابجە دەکەین بە میوانداری بەڕێز ئازاد تۆفیق پارێزگاری هەڵابجە. وەقسە لەسەرەوە دەکەین ئەو بودجەی کە بۆ پارێزگای هەڵابجە دانراوە کە لە ماوەی ڕابردوودا حکوومەت هێرێم 15 ملیار دیناری تەرخان کرد بۆ پرۆژە تەواو نەکراوەکان لە سەرجەم کوردستان و لەو بڕێژ 450 میلیۆن دیناری بۆ پارێزگای هەڵابجە دانراوە. قسە لەسەرەوەکەم بۆچی هەڵابجە کەمترین پشکی بۆ دانراوە، بەڵام سەرەتا کۆنگرێکی ڕۆژنامەنووسی دەبینین کە چین توێژەکان لە پارێزگای هەڵابجە ئەنجامیان داوە دژی دابینکردنی کەمی بودجە و چەند کێشەیەکی تری پارێزگای هەڵابجە فەرمونوا بەیەکەوە ببینین دواتر لەگەڵ پارێزگار دەست بە گفتوگۆکەمان دەکەین. وەک دەنگێکی بەڵندی ڕابردوو ئێستا و ئایندا ڕووی داواکاریەکانمان دەکەینە هەموو لایەنە پەیوەندیدارەکانی هەرێم و خواستەکانمان لەم خاڵانەدا بە کورتی دەخەینە ڕوو. یەکەم، بە فەرمی ناساندنی هەڵەبجە وەک 19یەمین پارێزگای عێراق. دوو، سەرپێخستنی سەرجەم دام و دەستگاکانی پارێزگای هەڵەبجە بەگشتی و کردنەوەی سەرجەم بەڕێوەبەرایەتیە گشتیەکان و دامەزراندنی ئەنجومەنی پارێزگا. سێ، مفاتەحەکردنی حکوومەتی عێراق بۆ کردنەوەی سەرجەم دامەزراوە فیدراڵیەکان لەم پارێزگایەدا. چوار، هەڵەبجە بکرێتە بازنەیەکی سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق و بڕیاریکردنەوەی نووسینگەی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق جێبەجێ بکرێت. پێنج، جێبەجێکردنی یاسای پایتەختی ئاشتی. شەش، لە گفتوگۆکانی نێوان حکوومەتی هەرێم و ناوەندا هەڵەبجە بکرێتە پاکێجێکی سربەخۆی تایبەت. حەوت، لە بودجەی گشتی و بودجەی پەرەپێدانی تایبەتمەندی بدرێ بە هەڵەبجە و بنیادنانی ژێرخانی پارێزگاکە لە بەرچاو بگیرێت چونکە نوێیە و پێشتریش بە تەواوەتی وێران کراوە لەلایەن حکوومەتی بەعسەوە. هەشت، بە دەنگهاتنی جدی بەرپرسانی ئەم پارێزگایە لە ئاست کەم تەرخەمیەکانی دەسەڵاتی کوردی. بەبیرتان دەهێنینەوە بە بەرچاوتانەوە خێزان و ناوداران و ڕۆشنبیران ئەم پارێزگایە بەجێدەهێڵن، بازرگانان و کۆمپانیەکانی وەبەرهێنان لێی دوور دەکەونەوە، هەلی کاری ماوە درێژی تێدا نییە، پایەکانی شارستانیەت و هۆیەکانی دەسەبەری پێشکەوتنی سەردەمیانەی لێ دادەماڵرێت. ئەمە سەرە ڕایخراپی ڕێگاوبانەکان و کەمی ڕێژەی سەوزایی و نەکردنەوەی مەرزەکان و تەواو نەکردنی ناوچەی پیشەسازی. بۆیە داواتان لێ دەکەین سنوورێک بۆ کۆتایی هێنان بەم بێباکیانەتان دابنێن. لە کۆتاییدا دووبارەی دەکەینەوە، ئەگەر بە زووترین کات لایەنە دەسەڵاتدارەکانی هەرێم بەدەنگ داواکاریەکانمانەوە نەیەن لە چەند ڕۆژی داهاتوودا چالاکی و هەڵوێستی بەرفراوانمان دەبێت. جارێک تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاگازا زۆر سوپاسان دەکەین. زۆر سوپاس. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین لەو بودجەی کە بۆ پارێزگای هەڵابجە دانراوە، ئێوە ژۆک و پارێزگار گلەیتان هەیە لەسەر کەمی بودجەکە کە لە کۆی 15 ملیار 450 میلیۆن دینار بۆ ئێوە تەرخان کراوە؟ سوپاس بۆ بەڕێستان بەناوی خوای گەورە میێرەبان. دیارە حکوومەتی هەرێم دوای ئەوەزی قەیرانانە ئێستا وردەوردەیەوێت دەستی ئاوەدانی درێژ بکاتەوە بە ناوچەکان بەوەی کە ئەبینی نزیک بە 9 مانگ 10 مانگە مۆزەفین فەرمانبەران موچەی خۆیان لە کاتی خۆیان وەرەگرن، خێرانی موچەش کورد بەسای خواوە کەمی کردووە و ئێستا دەستی ئاوەداری و دەستی ئەمار ئەبێ وەردەوردە دەست پێ بکات. بۆ مەبەستە دوو جۆر بودجەیە، بودجەیان بودجەی پەرەپێدانە کە ڕەبتی بە مەحافەزەکانەوە، بودجەی وەبەرهێنانە ئیستیسمار کە بە وەزارەتەکانەوە. لە بودجەی پەرەپێدان 15 ملیار دینار دانراوە بۆ کۆی هەر چوار پارێزگاکە زایدن هەردوو ئیدارەکە، واتە پارێزگای هەولێر، دهۆک، سلێمانی، هەڵەبجە لەگەڵ ئیدارەی گەرمیان و لەگەڵ ئیدارەی ڕاپەڕین. ئەم 15 کە دانراوە بە پێی نەسەمە دانراوە، نەسەمەی شارێک بۆ شارێکیکە، نەسەمەی بابرین پارێزگایەک بۆ پارێزگایشیکە. بە پێی نەسەمە ئەگەر لە ساعت 2 بۆ هەڵەبجە دابرلێن 300 میلیۆن با بڵێن دینارمان بەرەکەوێ بۆ بە لە ساسێ بۆ بە 450 میلیۆن.
450 میلیۆن دینار بۆ هەڵەبجە تۆ ناتوانانی قوتابخانەیەک تۆ ناتوانانی 1 کیلۆمەتر جادە تۆ ناتوانانی مەسەن برین زۆر شتی سەرەتایی پێ بکەیت بەڵام بەپێی ئەم لەسەبێت دانراوە ئێمە ئیشکالی ئەوڵ و ئەساسیمان ئەوەیە بەپێی ژماری دانیشتوان بڵێ بەپێی ژماری دانیشتوان ئەبێ ئێمە هەڵەبجە لەبەرەوەی حکوومەت هێرێمی کوردستان بەرهەمی حرەکەی تەحەڕوری کوردیە بەرهەمی بزنەوە ڕزگاری خۆزانی گەری کوردە ئەم حکوومەتە پێی باشە هەڵەبجە بێ بە پارێزگا لەبەر ئەوەی هەڵەبجە هەفتا و جوار ناپاڵم باران کراوە 1970 کانشخان و گەڕێکی تەخت کراوە 1970 کیمیا باران کراوە 5,000 کەس شەهید بووە 200 مناڵی ون بوومان هەیە 10,000 برینارمان هەیە هەڵەبجە شارە زۆر هەورامان نزیک بە 8,000 کەس لە شانزەی سیا پراگەندەی ئێران و توران و وڵاتانە بن بۆیە لای لێکرێتەوە بیکا بە پارێزگا مادەم ئەم خصوصیەتە بۆ هەڵەبجە هەیە کە باڵای قوربانیەکانی لە نێوان ئەرز و ئاسمانایە ئەبێ حکوومەتیێرێ مامەڵەی نەسەمە و مامەڵەی ژماری دانیشتوان بەتەنها نەکا خەمی ئێمە ڕەبتی بە ژماری دانیشتانەوە نییە فرمەسکی چاوی دایکانی کیمیاباران باوکانی کۆسکەوت و کەسوکاری مناڵانی ون بوو زۆر لەوە گەورەترە حسابی حکوومەتیێرم بۆ هەڵەبجە 120,000 مرۆڤە واتە لە 102 ئەگەر بوو بە 240 واتە لە 104 مادەم حکوومەتی هەرێم خۆی بە سەلیقەی خەباتی شۆڕژگێرانی خۆی تێگا هەڵەبجە ئەم قوربانیە گەورەیە ئەم پێگە گەورەیە ئیکا بە پارێزگا ئەبێ لە دەروی مامەڵی نەسەمە مامەڵی ژماری دانیشتوانی لەگەڵ بکە وەیە بەڕاستی ئێمە ئەزانین خۆی ئەگەر هەرموو پارەکە ئەگەر 15 میلیارد دینارەکە بیکەی بە دۆلار نزیک بە 13 میلیۆن دۆلارەکە 13 میلیۆن دۆلار ئێمە لە جادی دووسایدی نێوان هەڵەبجە سەیسایەقا 5 میلیۆن دۆلاری سەرف بووە اینجا جارەکە تەواو بووە یعنی 13 میلیۆن دۆلارەکە کە 15 میلیارد دینارە بدێ بە هەڵەبجە یەک لەسەر سەی پرۆژەکانی هەڵەبجەش نابێ یعنی ئەوەی کە دراوە بە هەموو کوردستان ئەوەی کە دراوە بە هەموو کوردستان 15 میلیارد دیناریەیە واتە نزیک بە 13 بۆ پرۆژانەیە کە دڵن لە 180 تاوا بوو بەڵێ بۆ تەبەن سێ قۆناغ ئەو پرۆژانی کە لە 185 تاوا بووە ئەو پرۆژانی داجکە لە 170 خوارەوە ئەمە ئەزای لە کەبوو لە زۆر ئەمە حقەتە زانین بەڵام بەسمان ئەوەیە خصوصیەتی هەڵەبجە نابەسێتەوە مطلقاً بە خصوصیەتی ژماری دانیشتوان وەکو پارێزگەر ئەم پەیامەتان گەاندوو بە سەرۆکی ئەم کابینێ و جێگرەکەی کە نابێ وەکو بە پێی ژماری دانیشتوان مامەڵە لەگەڵ هەڵەبجە ڕەچاوی قوربانی ئێمە لە یادداشتی زیان لێکەوت ئێمە لە یادداشتی پارمانە وتومانە هەڵەبجە لە مجتەمەعی نێودەوڵەتی پێگەیەکیە لە عێراق پێگەیەکی لە حکوومەتی ئێرە پێگەیەکیە حکوومەتی ئێرە قەرزاری هەڵەبجەیە بەم خاڵانە حکوومەتی عێراقیش قەرزاری هەڵەبجەیە بەم خاڵانە مجتەمەعی نێودەوڵەتیش مخاطبەی حکوومەتی ئێرەمان کردووە مخاطبەی دەوڵەتی عێراقیمان کردووە مخاطبەی مجتەمەعی نێودەوڵەتیشمان کردووە ئەمە نەک ئەمڕۆکە لە سادووەکە ئەمە پار و یادداشتە و دیکۆمنتە وە لەسەر ئەم لە سادوەشت یادداشتی فەرمیمان بە بەڕێز سەرۆکی حکوومەت بە بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت بە بەڕێز وەزیری ناوخۆ بە بەڕێز وەزیری پلاندانان بە بەڕێز وەزیری داراییمان داوە وەڵامیان هەبووە طبعا ئەم دوو ڕۆژەم حەدەسە ڕوویاوە ینی ئەگات بەریدە و وەڵامیشیان سەد بەس بۆ بڕپارێ چی پێ دەکرێت بۆ ئێوە مەسەلەن هیچ پێ ناکرێت ئەو 450 میلیۆن دینار نه هیچی پێ ناکرێت من بەڕێزت دەڵێم 450 میلیۆن دلار هی پرۆژە و هی بنیادنان و هی ئاوەدانیوی دەستی ئیعمار نییە ینی مەسەلەن 40-50 دەفتەر مەبلەغ نییە تۆ لە 40-50 دەفتەر پارەی خانوویەک ناکە لە گەڕێکی لەو گەڕەکانی کە با بڵین لە شاری سلێمانی لە پلەسیەشان نەک گەڕەکەکانی ناوشار باشە پێ دوای غەدرە لە هەڵەبجەگەت بەم شێوە پێشماری دانیشتوان مامەڵەی لەگەڵا بکرێ خۆی مەسەلەی غەدرەکە ئەوەیە هەڵەبجە ئەو خصوصیەتی هەیە کە پێرە کیمیاباران پێرە ناپاڵمباران پێڵە کانشقان پێلە تەختبوونی هەڵەبجە شارە زوور هەورامان خوڕماڵ بیارە سیروانم لە ساڵی هێشتا سێسایەقم لە ساڵی هێشتا کە ئێستا چەند سێسایەق لە ڕووی ئیدارەوە سەر جوگرافیا و ئیدارەی سلێمانیە لە ساڵی 1970 لە حەڤەیسیا لەم دیوی عربەتەوە سوودماک بووە تەخت بووە سێسایەق ئێمە ڕەوەکەمان بیریە کە تۆ بەناو شارۆچکەی سێسایەق ڕاتە کرد داری بەسەر بەردوێ نەمابوو لە بنبەردێکا ئیسراحەت بکەیت بڕۆ خوڕماڵ هاکەزا بڕۆ سیروان ناکەزا بڕۆ هەڵەبجە تەقێنراوەتەوە کەسە بڕۆ بیارۆتەوە هاکەزا ئەم خەمە گەورە هی مەستەرە سەمەی 120,000 و هی بودجێ لە سادوو نییە باشە بەزوێ وەکو خۆتان وەکو ئیدارەی هەڵەبجەنی ئەرکی خۆتان جێبەجێ کردووە لە ناڕەزایەتی گەیاندن بەلایەنە پەیوەندیدارەکان یادداشتان ئاراستە کردوون من هەر بە بەڕێز دەڵێم ئەمڕۆ ئەم برادری کە ئەم شەو مۆتەبەری سەحافەکە ئەمە ساتم بۆ لای ئێمە بەڕێز من و کاک شەکاوەک و جێگر لە خزمەتیانە بووین وە قسەمان لەگەڵا کرد وتمان دەنگی ئێمە و دەنگی ئێوە یەک دەنگە ڕێی ئێمە و ڕێەوە یەک دەنگە ئازادن اعتصامی مەدەنیانی خۆتان داواکاری مەدەنیانی خۆتان خاڵەکانی ئەوان داوای کردووە چییە
یەکەم هەڵەبجە پارێزگای نۆزدەمێ دەستیان خۆش وایە دووەم ئەبێ سەررجەم مامەڵی هەڵەبجە و پارێزگا بکرێ بەڵێ وایە ئەنجومەنی پارێزگا تەشکیل بێ بەڵێ لایەنە سیاسیەکان ڕێکەوت تەشکیل بێ هەڵەبجە مەسەرەن بازنەی چێڵبژاردن بێ بەڵێ بازنەی چێڵبژاردن بێ یاسای پایتەختی ئاشتی جێبەجێ بێ بەڵێ یاسای پایتەختی ئاشتی جێبەجێ بێ لە گفتوگۆی نێوان هەرێم و بەغا هەڵەبجە پاکیجێکی تایبەتی بێ بڵێ بودجەی گشتی تایبەتی بۆ هەڵەبجە بڵێ یعنی من ئێستا کە جێبێ بوو یعنی ئەم داوای ڕەوای کۆمەڵانی خەڵکە داوای منە داوای دەسەڵاتدارانی سیاسیە داوای حکوومەتی هەرێمە بەس حکوومەتی هەرێم لەم کاتا کە ئێستا ئەم بودجێ و ئەم وەزا هەیە بە جددیتر ئەبێ بێتە سەرخەت چۆن لە ڕۆژگارێکە بە جددی هاتووە سەرخەت بۆ پارێزگابوونی هەڵەبجە ئەبێ ئێستا بە جددی بۆ ئاوەدانی هەڵبجە بێتە سەرخەت باشە بەس کاگازت بۆچی بڕیاری ژمارە 104 لە 2007 بۆ جێبەجێکردنی بۆ جاکردنەوەی بودجەی پارێزگای هەڵەبجە لە سلێمانی تاکو ئێستش جێبەجێ نەکراوە جا ئیشکارێکە چییە تاوان ئەوە بڕیاری حکوومەتی هەرێم هەیە کەەوە بڕیاری پەرلەمانەیە داوا لە حکوومەتی هەرێمەکە بە ژمارەی ئەوەی کە خۆت ئەڵی کە ئەبێ بودجەی هەڵەبجە لە بودجەی سلێمانی جیابێ بودجەی سەربەخۆی بۆ جابکرێتەوە دیارە خۆتان ئەزانن ئێمە هەڵەبجە لە سیویەکی 2013 لە لای جەنابی مالکی یەکەم دانیشتنی ئەنجومەنی وەزیرانی بۆ کرێت دوای ئەوە لە 14 سی 2014 دوایەوە لە 2 پێنجی 2015 حکوومەتی هەرێمی خۆمان هەڵەبجە لە کاتێکە ئەبێ پارێزگا قیلانێکی گەورە هەیە هەڵەبجە پارێزگا لە مانگی 4 2014 و مانگی 6 2014 داعش یە مووسڵەگرێ کە مووسڵەگرێ شەڕەکەوێتە مووسڵ ئەکەوێتە کەرکووک ئەکەوێتە خانەقی ئەکەوێتە جەلولا ئەکەوێتە شنگال ئەمەی چێک بۆ ئیشکارەکان مەسەلەی ئەوەی کە ڕیفراندۆم بەنسبەت دەوڵەتی عێراقی فدراڵەوە قوبوڵنەوە ئیشکالاتی سیاسی ڕوانیان هەرێمە عێراقە کە ڕوویدا ئەمە دەچیری چێ بێت تەسیری سەر هەموو هەرێمە بێت دیارە مەحافەزەی هەڵبژێوانە بۆیە بەڕاستی ئیشەکان وەکو پێویست ناڕوە ئیسن بە تۆ بڵێم حکوومەتی هەرێم بۆچی لە حکوومەتی هەرێمی کوردستان لانی کەمە بێ ئێمە مدیریەتی عامی کارەبامان هەبێ نیمانە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ مدیریەتی عامی ڕێگاوبانمان هەبێ نیمانە لە حکوومەتی عێراقی فدراڵ ئەبێ ئێمە مفۆزەی عولیامان هەبێ نیمانە لە حکوومەتی عێراقی فدراڵ کۆمەڵێ مدیریەتی تیجارین ڕبتی بە حەبوو بۆ فرۆشتنی گەرم و جوانەوەی نیمانە ئەمە هەندێکی التیزاماتی دەستەشانی حکوومەتی هەرێمە هەندێکشانی التیزاماتی حکوومەتی عێراقیە ئێمە بە یادداشتمان داوە هەر پار و تکرارمان کردێتەوە لەگەڵ کابینەی پێش و هەشتم هەموو لەسەرۆکی حکوومەت بۆ بەڕێت جێگری سەرچوومەت بۆ سەرجەوەزیەکانمان دیوە لەم کابینەیە کە نزیکە بەس لە دەی حوتەوە تەشکیل بۆ دەی 11 ئەکاتە 4 مانگ کە ئێستا لە 16 بە 11 لە ماوەی یەک مانگە ئێمە نزیک بە 11 وزارتمان بینیوە لە هەفتی داهاتوو جەنابی کاکوبادەوەکو جێگری سەرۆکی حکوومەت تا 11 وزارت و دەستەیەکمان بینیوە هەفتی داهاتوو 4 وزارتەکەش بین و ماوەتە بەڕێز جەنابی کاک مەسعود بارزانی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان بینین ئێمە لە یادداشتمان پێیانەوە و داوایەکەن یەکەم بودجەمان لە سلێمانی بۆ جیاکەنەوە بەڵێ هەڵەبجە بێ بازنێکی سەربەخۆی مفۆزەی عولیای هەبێ بەڵێ لە پاکێجی نێوان حیوارەکانی هەرێم عێراقا ئەبێ هەڵەبجە حسابی تایبەتی بۆ بکرێ بەڵێ هەڵەبجە ئەبێ لە پاڵ ئەم بودجەی کە ئێستا هەیە با پێی نەسەبەی لە ساعت و 450 میلیۆن بەرەکەوێت سەر و سەرچاو ئێتۆ ناڵێ هەڵەبجە قسەی تایبەتیەیە هەڵەبجە 5000 شەیدیەیە هەڵەبجە ئێمە لە بەرخاتی قوربانیەکانی کە بەقڵ باڵای کورد قوربانی هەڵەبجە گەورەیە بەسەر چاو کردومانە بە پارێزگا ئێبێ وەکو لە دەرەوەی ئەم 450 حسابی تایبەتی بۆ بکەیت تۆ بڕواکەی ئێمە داوامان کرد لانی کەم بۆ هەڵەبجە ئەبێ من 500 کەسم بۆ دامەزرێ بۆی بیە بە سێکتەرەکانی کشت و کاڵ شەیدان ئاوەدارکردنەوە با بڵێن شارەوانی تەندروستی پەروەردە زەراعە ئیلی ئاخری ئێمە بەیانی یەکەم تەقاوتە بێ بەسەر چاو سەعادە تەقاوت بێ سەعات 2 چارەک حکومەتی لەسەری ناوەسێ ئەڵێن فکاکی بۆ بکە خواویزی بێ ئێوە تەقاوتە بێ نای بە شەخسێ بخەمە جێ ئیش بکە نابێ شخص بجێ کارەکانی بکە یعنی ئەمانە هەمووی ئیشکالی ئیدارین کە من پێم وایە ڕاستە لەم 4 ساڵی پێشوە لە تەوقیتێکا بوو کە داعشە بوو داعش کورد لە سای خواوە گۆڕ بە گۆڕ بوو توناوتون چوو ئێستا ئاسۆی تێپڕانی قێرانەکان دیارە لانیکەم دەمانگ بۆ ساڵێکە حکوومەت ئێرە بودجە لە کاتی خۆیاندا هیوادارین حسابی نەسەمە و ژمارە لەگەڵ قوربانی هەڵەبجە لەگەڵ خەمی هەڵەبجە لەگەڵ فرمێستی هەڵەبجە لەگەڵ مێژووی هەڵەبجە دەکەین پێمێرمان لە هەڵەبجە کۆمەڵێک لێدوانی هاوڵاتیانی بۆ وەرگرتوین بە کورتیان بینی دێنەوە خزمەت بەڕێز بەڵێ بابێکەوە لێدوانەکان ببینی لەبارەی ئەو بڕابووجەکەمەی کە دیاری کراوە بۆ پارێزگای هەڵەبجە لە ئێستادا دەنگێکی ناڕازیەیە بۆ ئەوەی کە فشار دروست بکرێت لەلایەن بەرپرسانی ئیداری پارێزگای هەڵەبجەوە ئەو بڕابووجەکەمە ڕەت بکرێتەوە من پێم خۆشە لە نزیکەوە قسە لەگەڵ بەشێک لە چالاکانی کۆمەڵی مەدەنی هەڵەبجە و
هاوڵاتیان بکەم. پارێزگاری هەڵەبجە بەرپرسە لە هەموو کەم و کوڕیەکانی ئەم پارێزگایەوە بەرپرسە لە گەیاندنی داواکاریەکانی خەڵک بە ئەنجومەنی وەزیران. ئەگەر پارێزگات ماوەیە کە کۆمەڵی مەسیجی حکوومەت دەگاتە دەسەڵات دەگاتە ئەم پارێزگایە کە هەمویان بەڕاستی نەرێنینەوە هەمویان هەستەکەی دژی وعدەکانی پێشوون وەوا کاتەم پارێزگای ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواوە بڕوادوە پرۆژەکان کە پرۆژەی استراتیژی و پێویست بوون وعدی تەواو درراوە ئێستا پشتگوێ خراون و پێچەوانەوە خەریکاگاتە ئەو ڕادەیە کە ئەتراف بە پارێزگاکە ناکرێت. من ئەگەر پارێزگار ببینم پەیامەوەیە تۆ ئەگەر کەسایەتیەکیت کە وەکو پارێزگار مامەڵە لەگەڵا ناکرێ چۆن قبوڵی یەکەیت بەم شێوازە بمێنێتەوە یا ئەبێ داوا قسەکانی بڕواد یا بێ نوێنەری ئەم خەڵکە بێت یان باشترین شت بۆ ئەوەیە ئیستیقالە بکا و بچێتەوە ماڵەوە زۆر باشترە وەکو ئەوەی کە کوڕی شارەکەیە و وەکو ئەوەی کە بەرپرسە لە کەموکوریەکانی ئەم شارە. بێگومان هەڵەبجە وەکو بەس بەناو بۆ بە پارێزگا تەبیعی پارێزگاریش وەکو ڕاستە پۆستێکی ئیداریە یەکەم پۆستە لە هەڵەبجەیە بەڵام من وازانم شتەکان لەسەرەوەیە یعنی لەناو حکوومەتی هەرێمایە پەیوەندی بە حکوومەتی عێراقیەوە هەیە مەسلەی بوون بە پارێزگا ئەبێ کارا بکرێ من لام وایە ئەبێ پۆستە یەکەمەکان وەکو پارێزگار و قایم قام و تەواوی ئەو دام و دەستگایانەی کە لێرە هەن وەکو چۆن کۆمەڵی مەدەنی و ڕێکخراوەکان کا لەسەرەوەکەن کە هەڵەبجە بەفیعلی ببێ بە پارێزگا پێویستاوانی شان بەشانی ڕێکخراوەکان بێنە مەیدان و بۆ داواکاری خەڵکی هەڵەبجە. قوربانیان ئەمڕۆ سەردانی جەنابی پارێزگارمان کراویش هەمان پامی هەیە بۆ جەنابی سەرۆکی حکوومەت ئەو قەتعەیەدایان کوتاوە پارێزگای هەڵەبجە ئەگە خۆیان باوەڕیان پێوێتی ئەوە بۆ یاسایی کە باسی یەکەن بیچەسپێنن پارێزگایە لە بەغا ئەگە باوەڕشیان پێ نییە خەڵکی هەڵەبجە ئەوە نییە بەڕاستی گاڵتە بە مەزاجی بکرێ لەم لاوە بە قەزا حساب کرێ و لەلاوە بڕیاری پارێزگابوونی بۆ بدرێ. ئەمشەو سەرەتای قۆناغێکی نوێ بێ ئینشەڵا لە کاری هەماهەنگی لە ناو هەڵەبجە لە ناو ڕێکخرا و هەموو چین و توێژەکانە کە ئیتر بەڕاستی ئەم چاوەڕوانیە کۆتایی پێبێنین و یەکلایکێنەوە لەگەڵ حکوومەت و لەگەڵ حکوومەتی ناوەندیە پشتیوانمان بن چونکە ئێمە بێت ڕاستی ئەمانەوێ هەم لە ڕووی یاسای هەم لە ڕووی قانونی لە ڕووی ئیداریەوە کۆمەڵە لیژنە دروستکەین و بەداچوونێکی ورد بۆ ئەو پارێزگابوونی هەڵەبجە بکرێت و ڕوام وایە ئیتر هەڵەبجە گەشتۆتە قۆناغێ ئەمە ئیتر خەمی نوخبەن نییە خەمی ڕێکخراو نییە بەتەنیا خەمی ئیدارە نییە بەتەنیا خەمی تەواوی هەڵەبجەیەکانە پێویستە حکوومەتیش لە پەیامی هەڵەبجەیەکان تێبگا لە ئیستایە ئەم مەسلەی بودجێ نەکرێتە بیان و ئەسڵەن گرفتەکانی هەڵەبجە ئەوەنە زۆرن مەشاکلەکانمان ئەوە زۆرن ئەم بودجەی دانراوە ئەبێتە جوزئێتێکی زۆر کەمی گرفتەکانی ئیستای هەڵەبجە لەبەرەوە حکوومەت بۆ خۆی بڕیاریاوە کە زۆری لێ نەکردووە خۆی قەراریاوە خۆی بە یاسا هەموو شتەکانی تەسبیت و تەرتیب کردووە خۆی لیژنەی بۆ داناوە جێگری سەرۆکی حکوومەت سەرۆکی ئەو لیژنەیە کە هەڵەبجە بە فیعلی بکا بە پارێزگا کە کاروبارەکانی لە هەرێم و لە بەغا جێبەجێ بکا دەنگێکی یەگرتووەیە لە ناو سەرجەم چین و توێژەکانی هەڵەبجە ئەویش ئەوەیە کە هەڵەبجە بە فیعلی نەبووە بە پارێزگا خەمی هەموو هەڵەبجەیەکانە لە بەرپرسە ئیداریەکانەوە تاکو هەموو چین و توێژەکانی دیکەی پارێزگاکە لەبەرەوەی داوای سەرێکی خەڵکی هەڵەبجە و چین و توێژەکان و بە بەرپرسانی ئیداری بە پارێزگاری شەوەیە کە حکوومەتی هەرێم بە فیعلی پارێزگا و شارەکەیان بکا بە پارێزگا. سڵاوتان لەبێ سوپاس بۆ پەیامنێرمان سامان فەتاح کازا دەگەر سەرنجێک کتێبێ لەسەر و هاوڵاتیان هەندێکیان پێیان وایە خەلەلەکە لە بەرپرسانی حکوومەتی هەرێماندێکیان پێیان خەلەلەکە لە بەڕێستە کە هەڵەبجە وەکو پێویست ینی ئاوری لێن دراوت یا خودەوە ڕاستەکە دەڵێن بە فیعلی نەبووتە پارێزگا. من بەڕێز بڵێم طبعا هەڵەبجە بە پێی ڕسمی پارێزگای بە تایبەتی لە حکوومەتی هەرێمی کوردستان لە دڵی عێراق ئیشکالێکی گەورە هەیە ئیشکالەکەش ئەوەیە ئەبێ لە بەڕێز سەرۆکۆمار مەرسوبێک دەرکات بۆ پارێزگابوون و ئەبێ لە وەقایعی عێراقی نەشرکرێ سەرۆکۆمار دەری بەڵێ سەرۆکۆمار بۆ نەشرکرێت چونکە لە وەقایعی عێراقی هەج یاسایە کە لە پەرلەمان دەرەچێت وەقایع نەشری نەکا نابێ بە یاسا و سارە المەفعول نابێ ئەمە یەک بەڵێ من لەگەڵ دەنگی ئەوانە هەڵەبجە بێ پارێزگا بێ هەڵەبجە بێ بودجێ هەبێ هەڵەبجە ئەبێ لای لێ بکرێتەوە هەڵەبجە ئەبێ وەکو یەکێ لە مامۆستاکانتی هەڵەبجە حکوومەت هێرم بە خۆشی خۆی لە ئەنجامی سەلیقی خۆی و لاکردنەوەی لەو قوربانیە گەورانە کردی پارێزگا ئەبێ لە ڕووی مادیشەوە پارێزگا بێ هەر لە ڕووی معنەوی و لە ڕووی بابڵین شەفەیۆ نەبێ. ئێوەکو بە پرسەنیداری خۆتان بەکەم تەرخەم نازانەوەی گەیاندوتان پێت بڵم پلەکەی من لە ئاخر مەتافە وەکیلی وەزیرە یان تو بێنە بەرچاوی خۆت ینی وەکیلی وەزیر ئەتوانێت چی بکات ئازاد تۆفیق پلەکەی وەکیلی وەزیرە
مەسەڵەن بڵێن بەڕێز بانی محافظی وەکیلی وەزیریش نیت لە ئەنجومەنی وەزیرانیشان نیت جێگری سەرۆکی حکومەت نیت سەرۆکی حکومەتیش نیت هەنی حسابی کە ئەمە یەک ئێمە دیکۆمنت قسەیەکات ئێمە یاداشتێکمەنەوە بە حکومەت هێرێمی کوردستان پار لە مانگی 11 بۆ مانگی 12 یعنی ئەم یاداشتە 2 مانگ نەبوو بەسەر ئەوەی کێمە دەست بەکاربین یەک خەمی تیان نەبێت کە ئەمانە باسییانەکەن ئێمە گلەی لە خۆمانەکەین ئێمە باسی سێکتەری تاعینبوونمان کردووە ئێمە باسی سێکتەری دامەزراندنمان کردووە ئێمە باسی ئەومان کردو هەڵەبجە ئەبێ حسابی قوربانیەکانی نێڵ بکەیت تۆ لەبەر قوربانی کردو بە پارێزگا ئێمە لەبەر قوربانیش خەمی مادیوو معنەیە بخۆی ئێمە یاداشتێکمانەوە بە مجتەمەعی نێودەوڵەتی باشە من پرسیارەکەم بە تاریخی هەڵەبجە لە 92 تاکو پار لاتە تاکو 16 سی 2019 وفودی عالمی نهاتۆ بۆ 16 سی ناتوان سێ بۆ چکێ من هەموو وفودەکانمان لەگەڵ بەڕێژ جێگری محافظ لەگەڵ بەڕێز قایبقامە سەردانی قونسولی فەڕەنسی ئەمریکی بریتانی کەنەدی سوئیدی ئوسترالی کوێمان کردووە وتمانێت لە ڕووی نێودەوڵەتیەوە ڕۆژگاری هەڵەبجە چیمە بەرانەکرێ کەستان قسە ناکەن ئەزاین تەوازنی قیوا هەبووە و عێراق لای ئێوە خۆشەویست بوو لە بەرخاتی نەوت بەڵام دوای ئەوە وەزعەکە گۆڕا عێراقیش ڕۆشت سەدامیش ڕووخا فەرم و قەرەبووەکەمان بەچی بنەوە لانی کەم وەرن هاوبەشی خەمەکەمان بن ئەمە شەفەویەن ئەترافێکە بە 16 سێ ئەمساڵ قۆنسۆڵ هەبوو بە پێوە وەساوە لە پێشەوە بۆ جێگەی نەبوو عادی سیرکە بۆی ئەنیمە مجتەمەعی نێودەوڵەتی بە عێراقمانوتووە بە بەڕێز جەنابی عادل عەبدولبادی بە بەڕێز پێشتر جەنابی مالی عەبادی وتومانە یعنی شتێکی ئاوا کە ئەبێ ئێوە حسابی تێبێ هەڵبجا بکەن و حکومەتی هەرێمیش وتمانە یعنی مەسەلی هەڵەبجە ئێستا لەوە دەرچووە هەڵەبجە تا سلێمانیا تا چەمچەماڵیا تا ڕانێ و قەڵازێ و لێر بڕکە هەڵەبجە ناوێکی نێودەوڵەتیە یعنی خەڵکێ لە ئەوروپا لەوانەیە کورد نەناسێ بەس هەڵەبجە ناسێ چکە گریانی هەڵەبجە فرمێستی هەڵەبجە خەمی هەڵەبجە خەمێکی ئینسانی گەورەیە ئەمە حکوومەتی هەرێم ئێمە ئەڵێن فعلەن وەزعەکە خراپ بووە شەڕی داعش بووە شەڕ نەما بودجە نەبووە بودجە باشە قەیران بەرەو تێپەڕان نەچێ ئێستاینە ئەبێ حکوومەت ئیتر لێرا بوەستێت بەوەستێ بەچی بەمانایەک ئەبێ هەڵەبجە فعلەن پارێزگا بێ وایە و فعلەن بودجەی تایبەتی و گشتی وەدابنێ و دەرەوەی مامەڵەی نەسەمە و ژمارەی دانیشتوان ئەو بۆ چوونە ڕاستەکە دڵنێ ئێستا شەر وەکو قەزاوایە هەڵەبجەیەنی سیمای پارێزگا ئەوانی تێن لە حکومەتی هەرێمە نابا بەڕێز بڵێم مەسەلی سیمابوون گاڵتە نییە من بە بەڕێز بڵێم سیمابوون وا تەسەوڕکە مەسەرەن 4 سی 2014 بێ بە هەڵەبجە بێ بە پارێزگا یەک فیشێک لە عێراقا ناتەقێ و بودجەش بەرزە و نەوتیش بەرزە 5 ساڵ عمر نییە بۆ ئاوەدانکردنەوە من نمونەیەک بەتۆڵم لە ساڵی 1969 دووەک محافەزەیە ئێستا ئەم شۆ من تۆ لیقاکەین 2019 واتە نیو قەڕن واتە 50 ساڵ بەڕێی تۆ لە دووەکە سەوزایی پێویست نییە جادی دووسایدی پێویست نییە ئیعماری خانوو پێویست نییە پارکی جوان و مەکتەب پێویست نییە دوو دەوامی مەکتەب بکرێ بە یەکدە مەکتەب پێویست نییە پاباش 50 ساڵ لە چی لە با پارێزگا بوون یعنی تۆ سێرکە تۆ ئەتێ ئەگەر بڵین 2014 کە هەڵەبجە پارێزگا فیژەیش ناتەقێ نەوتیشدا نابەزێ ئیشکاریش لەبێنی عێراق وەرەمانیە بتوێ بە 5 ساڵ سیمای پارێزگا بوون ناکرێ بە 5 ساڵ تێرەمەرکی خۆی جێبەجێ کردووە نا کەس ئەچی خۆی مژەکی خۆ جێبەجێ نەکردووە ئەوانەشی کە لە میدیا بە حساب لە ڕێکخراوی مەدەنی قسەکەەوەش ئەچی خۆ جێبەجێ ئەرکەکە ئەرکێکی گشتگیریە من بە بەڕێزت بڵێم باشە بەس ئەرکەکە با پێت بڵێم ئێستا بە 5 ساڵ مەسەر بڵین تاوەرێکی گەورەی وەکو ئەمەی گران میلیۆمەکەی دەستێمانە ئێ بە 5 ساڵ تاو نابێ خۆشکالی پارەشت دەبێ یعنی تاوەرێکی ئاوە وایە تاوەرێکی وەکوی بەسەر مجەمعێکی خەسخانی وەکوی بەڕێز کاک فاروقی و راسفاکەی بە 4 ساڵ 5 ساڵ تاو نابێ یعنی 5 ساڵ مدە نییە بۆ سیمایی بە پارێزگا باش بەس ساڵە پرۆژەیەکی استراتیژی بەردی بناغێدانراوە من بە بەڕێز دەبڵێ من نازانم من ساڵێکە لەوێم ئەمە یەک لەم ساڵە لێوێ من دووشی زۆر گەورە بەتۆڵم جادی دووسایدی هەڵەبجە شارە زۆر 10 ساڵە لە دەستی چیاب زانشکا و لە دەستی کێشا کراوەتەوە ئەمە یەک 8 میلیۆن دلار وەرگیراوە بۆ پردی تۆقوت 8 میلیۆن دلار کە ئەگەر ئەم لە سا 15 ئێستا حکوومەتی هەرێم دابینی کردووە بۆ هەر 4 پارێزگا و دوو ئیدارەکە یعنی 2 نابێت چکە 12 میلیارە هەمووی پێکراوە پردە دەست پێ نەکراوە بەس 8 میلیارد دلار تەخصیص کراوە لە بەڕێز سەرۆشی حکوومەتەوە ئێمە پردی تۆقوت بکەینەوە ئەم شەو 11 با 23 دەست پێ بکرێت 3 مانگیکە 4 مانگیکە ئەوەش پرۆژەی استراتیژیە ئەمە دوات جادەی ئاوێ سەرتەوێڵە
ئەمساڵ جادەیە بۆ هەشی ڕۆژ و ڕەحمەگوول لێکردوین خەریکین مەرزی سازان ئەمڕۆ سەعات 3 جاریش کە چ بەڕێز جێگری محافظ شەکاوە چ بەڕێز نوخشەخان قایمقام سەردانی قۆنسوڵی ئێرانی لەمان لە سلێمانی کردێتەوە بۆ ئەوەی مەرزی سازان وەکو بازارچەیە بکەینەوە لە ساڵێکە ئەم هەنگاوانەمان پێدراوە یەکەم ئەگەر ئەم هەنگاوانە یەکەم بە پشتیوانی خوای گەورە دووەم بە پشتیوانی ئەو بەس سەبارەت بە عێراق ینی داوت مادەم پێویستی بە مەرسومی سەرۆک کۆماری عێراقە ئێوەکو بە فەرمی داواتان لێکتوە کە مەرسومەکە بۆ دەرناکە گەر کێشەکە لە سەرۆک کۆمارە یاخود لە ئەیەکی پەرلەمانتارانی کورد و وەزیرەکانیش چێ بەرامبەر بە هەڵەبجە بڵێم لە بەغا ستافیەکان پێن ستافی مەجلیسی نەوابی عێراقی ئەم مەجلیسی نەوابی عێراقی ئەندامی کوردیکە لە کۆمەڵەوە بۆ یەکێتی و پارتی باش لە حیزبەکەی بەڕێستانەوە وایە هەر هەمویان لەسەر پاچێکی هەڵەبجە لەسەر محافەزەبوونی هەڵەبجە لەسەر بودجێ هەڵەبجە یەکدەنگ و یەکڕەنگ و یەقسەن ئەمە موقفێکی جوانیەی کاک ئەحمەد حاجی ڕەشیە کاک بەختیار شاوەیسە کاک دانایە دکتۆرە جوانە دکتۆر موسەنا و ئیلا ئاخری کە ئەوەی لەبیرمە ئەمە موقفێکی جوانی هەڵەبجیانە و ئەخلاقیانی میهنی خۆیانە بەڵام بۆ ئەنج بە تەناشت ناکرێت منم ئێوارە قسەم لەگەڵ یەکدوو لە ئەندام پەرلەمانەکان کردووە کە بەیانی ئەو بودجێ ڕژنووسی ئەو بودجێ لە هەرێمی لە پەرلەمانی عێراق وەڵێ وەزعەکە ئیشکالی تایە ئیشکال چیایە دانیشتێکی باین لە بەغابێ نابێ مزارە هەیە ڕێپێوان هەیە ڕیان لێگرنیاننا کە هەرێم و بەغدا ئیشکالی سیاسیان هەبێ تەسی لەسەر هەموویەکە تاسی لەسەر کۆی پرۆسی سیاسیەکە تاسی لەسەر بودجەیەکە تاسی لەسەر موچەیەکە تاسی لەسەر قەرارێکە ئیمزای بکەنی ئیمزای نەکەن بۆیە بەڕاستی لەم 4-5 ساڵە خۆ دەزانی لە هەڵبەزێک و دابەزێکی گەورە نێوان هەولێر بەغدا هەبووە خۆشبەختانە ئێستا حیوار باشترە با بڵین لێ تێگەشتن باشترە سەرۆکی هەرێم بەڕێزی پێرە و بەسەر پێرە سەردانی بەغای کردووە بەغا متەفاهیمە لەگەڵ کەیسی هەڵەبجە کەیسی کورد کەیسی بودجە کەیسی پێشمەرگە هیواداری ئەمانە بە حیوار بێتە بواری جێبەجێ بەس ئەگەر مۆسمەوە کە بە سەرۆک کۆمار جێبەجێ دەکرێت بۆ نایکە سەرۆک کۆمار مەسەن یەکەم خۆی کوردە 8 ساڵ ماڵی لە هەڵەبجا بووە کەیسی هەڵەبجە و خەمی هەڵەبجە مەسقالە زەڕەیەک بە معاناتی بە ڕۆحی بە خەمی غایب نییە وەغەریبیش نییە پێ بۆ مەرسومەکە دەرناکە مەرسومەکە هەر لەوێ بەتەنها بەویشە ئەویش نییە یعنی ئەمە کۆی پرۆسێکی سیاسیە مەسەن مەرسومێک دەرەکەی بەسەر پەرلەمان تۆ بێ لە پەرلەمان ئەوەنە دەنگکۆکەیتەوە کە تەزیقی ئەم ئەژندەی تۆ بکەن پەرلەمانکی 320 کەسی 330 کەسی 360 کەسی یعنی ئەگەر بێت و تۆ 50 کەس جارێ بێ 50 کەس ئەم بەرنامەیە بکە بە ئەژندە کە بوو بە ئەژندە ئایا تۆ بە لۆبی کوردی لۆبی عەرەبی لۆبی حتا ئیسلامی بە سوننە و شیعەوە لۆبی برایانی تورکمان برایانی مەسیحی ئەبێ کۆی کەیتەوە بووی ڕاستە لە ڕووی سۆز و عەتفەوە کەس ناری هەڵەبجەوانیە هەر سۆز و عەتفیشە دانی پیانانێ هەر سۆز و عەتفیشە بەیانە مەرسومەکەی بۆ دەرناکەن هەر سۆز و عەتفیشە لە پەرلەمان تەزیق ناکرێت ئەو بۆ عێراق ئێستا بۆی ڕوونبێنی خەلەلەکە ئەوەیە کە حکوومەتی عێراقی بڕیاری داوە ئەی مەسەن لەکوێ کێشەکەی تێکەوتووە کە وەکو نابێتە پارێزگای ژمارە یەکەم دەوڵەتی عێراق بەرپرسە چونکە هیچ ئیشکالێکی یاسایی لە حکوومەتی هەرێمی کوردستان نەماوە ئەوە دەوڵەتی عێراقا مەسەن با بڵین دەوڵەتی عێراقی ئەخیر کەس کە شخصێکی متەفاهیمە بەڕێز دکتۆر عادل عەبدولمەدیە و باگراوندێکی سیاسی با بڵین وەتانی نیشتیمانی جوانی هەیە و ئێستا لەگەڵ قەیسی کورد و قەزەی کورد زۆر متەفاهیمە مەسەن ئێمە 18 محافظ بانگ کرا بۆ سنگ بڵین محافظی هەڵبجە بانگ نەکرا نیگەرانەکان پێگەیان بە عادل عەبدولمەدی بەڵێ ئێمە پێمانوتن ینی من پەسابەری خۆشمانە بۆیان گەڕانەوە هیچ وەڵامێکی هەبوو وەڵامەکە ئەوەیە لای ئەوان باشتر پێ ناڵێن بەڵام ئەوان پیان وایە مەزاری ئێمە ئیشکالی قانونیمانی لەسەر پارێزگا بوونی هەڵبجە ئەم ئیشکالە ڕەبتی بە زین چۆن با بڵین تەرمۆمەتری بەرزی و نزمی نێوان هەرێم بەغاوەیە بەس ئێستا ئۆکەی بێ ئۆکەیەن ئۆکەی نەبێ ئۆکەی کێشەکە مەوسمێ لە حکوومەتە لە پەرلەمانە لە پەرلەمانی عێراقا لە حکوومەتی عێراقا لە بەڕێز سەرۆک کۆمارە لە بەڕێز سەرۆکی وەزیرانە لە بەڕێز سەرۆکی پەرلەمانی عێراقا لە بەڕێز ئەندامانی پەرلەمانی عێراقشە سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دەگەڕێمەوە لای بەڕێز بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە لای تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنتی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی، شەقامی مامۆستایان، نزیک شەقامی قەنات، تەلاری جاسەنە.
1970 153 85 85. ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە مینی تامیز ڕۆشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت جارێکتر سەڵاتان لەبێت بینەرانی بڕست کەک ئازاد سەبارەت بەوەی کە وتت وەکو پارێزگار هەمان دەسەڵاتی پارێزگارەکانی دیکەی هەرێمەت هەیە بەڕێزت بەڵێ هەموو هەمان ئەوەرکو مافو بۆ منە ئەو بجێ کە بۆ پارێزگەکاندا دەنرێ بۆ بەکاربردن بۆ تۆش هەمان شتە هەمان موچەیە هەمان پلێ هەمان وەزیفەیە هیچ شکالێک نییە بەڵێ ئێستا بۆ منە گوێم لە پارێزگارێک بدوی مانگانە 35 میلیۆن دینارمان بۆ بجێ بەکاربردن و سەرفیاتی دام دەستگاکان سرف دەکرێت ئەوەندە بۆ ئێوە سرف دەکرێت ئێمە بجەیەکمانەیە 50 میلیۆن دینارە ئەم 50 میلیۆن دینارە بۆ شتی کتوپڕیە بە وشکە و ساڵی بەسەرن بە بوومەلەرزە بە لافاو بە باران بە ئاگێر بەسەرن بەشتی کتوپڕی هەندێک جار ئێمە لەبەر ئەوەی تازە بینە سەر پێی خۆمان تاقمێ قەنەفی بۆ دارێک پێکڕی سبلیتێکی بۆ مەکتەبێ پێکڕی با بڵێن ژێرە خەرێکی بۆ مؤسسەیەکە پێکڕی ئەوەیەوەە بەس وەکو بجەیەکی مانگانە نییە نامانگانە نیێنە وەختی وایە مەسەر ئێمە داواکەین سێ مانگجارێ سەرۆکی حکومەت جێگری سەرۆکی حکومەت موافقەی لەسەر کاچری وزارتی دارایی ئەمانێت بەسەر بەبزام لە درێژەی ئەم ساڵەت سێ جار وەرمان گرتووە سێ جار یعنی ئاکاتە 4 مانگجارێ جا بەشی چی یەکە ئەوەیە لە کەم لە زۆر باش سەبارەت بە مەرزەکان دەمێکە دەڵێن مەرزەکان دەکرێن بە نێودوڵەتی بەس خەڵک دەڵێن بۆ ینی هەر تاو نەبوو ێستا بۆ نمونە مەرزی پشتە مەرزی شوشمەی و مەرزی سازانش کە بەرەزوتت ئەمڕۆژ قسەتان لەسەر کردووە چۆن مەسەری مەرز با پێت بڵێم یەک ئیشکالی زۆر گەورە هەیە مەرز کە لە بینی دوو دەوڵەتە ئاکرێتەوە ئەبێ سیاسەتی خارجی ئەم دوو دەوڵەتە هامڕا و هاوڕێئی بن لەسەرکردنەوەی مەرز تۆ سێرکە مەسەن وڵاتی ئێران وڵاتێکە با بڵین ئەلمانیە مەرز ناکاتەوە لەگەڵ عێراق ئەیکاتەوە لەگەڵ عێراقەکە برایانیشی لەسەر حکومت نایکاتەوە یعنی مەرزکردنەوە سیاسەتی وزارەتی خارجی عێراق ئێران ئەمێ متفق بن سیاسەتی وزارەتی داخلی مەسەن چۆن تۆ مەرزیەکەیتەوە لە تەیواڵە مەرزیەکەیتەوە لە سازانە ئایا لە ڕووی ئەمنیەوە لە سازانە ئەگەر کەسێکی ئێرانی هاتە ئەمدی و تووشی ئیشکال نابێ لەسەر ژیانی مەترسی نییە یعنی ئەبێ وزارەتی داخلی ڕازی بێ ئەمە دوان سێم مەسەلەی مەرز بەسەرێکی سیادیە یعنی حکوومەت ئێرەم ناتوانێت مەرز بکاتەوە یعنی ئێمە مەسەلەن چوینتە کرماشان وە کرماشان محافظمان بینیەوە محافظ هاتووە لای ئێمە بینیومانە ئێمە لیژنەیەکمان چووە بۆ پاوە بەسەر و کاتی قایمقام بینیوانە ئەوان لیژنەیەکیان هاتووە بەلای ئێمە قایمقامی ئەوان بەسەر کاتی قایمقامی بینیوانە ئێمە نزیکەی دوو جار لیژە فەرعیەکان و منیش سەردانێکی خۆم بۆ کۆماری ئیسلامی بۆ کرماشان لای بەڕێز پارێزگای کرماشان ئوستاداری کرماشان و بەڕێزیان هەنەوە لەوە گەشتوینتە ئەوە لێ تێگەشتێکمان ئیمزا کردووە لەسەر مەرز سێ مەرز لەسەر دوو مەرزی گەورە یەکەمیان تێوەڵەیە کە 100 ساڵ زیاتر لە مەرزە دووەمیان پشتەیە کە ئەکەوێتە ناحەی بەبووی سەر بە پارێزگای هەڵەبجە بۆ وەفد لە عێراقەوە هاتوون ئەم وەفدە دێ مەسحی مەیدانیەکە مەسەلێتە مەرزی پشتە ئەڵە ڕووی ئەمنی عیبی نییە ترانزیەتی زۆر باشە دەوڵەتی ئێرانی لەم قێرانە لەسەرێتی کە قازانجی دەستکەوێت قازانجی دەستەکەوێت بەڵام ئەم جادەیە کە مەسەلەن نییە ئەڵی جادەی مەرگە
مساعد نییە لە لای خۆمانەوە لە لای خۆمانەوە لای خۆشیانەوە مەسەیسا بەڵێن جادەی بسازان سازان تێوە 14 کیلومترە لای ئێمە بەقە ئەوە ئیشکالی نییە کە 9 کیلومتر لەو دیوە لە باینانەوە دەیبەوە ئەوێ لای ئەوانش ئیشکال هەیە ئەبێ مەسەلەن ئێران و کۆماری ئیسلامی و بەحافظەی کرماشان 9 کیلومتر قیر بکە وەکو خوان دەڵێن تەبلیتی بکە لای خۆمان ئەبێ ئێمە 14 کیلومتر تەبلیت بکەین و قیری بکەین لەبەرەوە مەرز بۆ نەکرایەوە و بە ساڵێک و ئەمە ڕەبتی ینی پەرلەمانی عێراق دانیشێ لەسەر مەرزی سازانە بێ قسە بکە وەڕێی هەبێ باش خواخوامان بێ بە ئەرێ بێ ئێستا دوایین زانیاری چێ لەسەر دوایین زانیاری ئێمە ئەمڕۆ دانیشتێکی کەمان کردووە لە سلێمانی لەگەڵ قوسوخانی بەڕێز ئاغای شوشتەری و ئاغای سووری وانە گەشتنە ئەوە کە هەرچۆنێک بووە جادەی سازان هەڵەبجە کە 14 کیلومترە حکوومەتی هەرێم دەست پێ بکە بۆی ئەوانە جادە 9 کیلومترەکە دەست پێ بکەن ئەم جادەیەمان دەست پێ کرد لە 150 ئیشەکە ئەکەوێتە پێشەوە ئەم جادە چۆن دەست پێکەی ینی ئەبێ بە دووینە چی ئەم جادەمان بۆکە حکوومەتی هەرێمی ئەم جادە بڵێن 30 میلیۆن دۆلاری تێچێ 30 میلیۆن دۆلار بە تەنها مساویە بەچی مساویە بە 2 ئەوەنەوە نیوی ئەو پارەی کە 15 میلیۆن دینارە دۆلارە 30 میلیۆن دۆلار بۆ جادەی سازان هەڵەبجە مساویە بە 2 ئەوەنەوە نیوی ئەم 15 میلیارد دینارەی کە حکوومەت دایناوە بۆ 4 محافظە و 2 ئیداری گەورە بێنە بەرچاوی خۆت ئەمە چۆن نەکرێت وتمان با 30 میلیۆن نەبێ دووسایی نەبێ یەکسایی ببڕی ئەگەر بکرێت وەزەکەم هۆیە نەبێت ئەم یەکساییدە مەسەرەن بتوانێت ئەگەر ئوسولی جادە 7 و بێت بە ئەم 8 بێ بۆی دوو سیارە بەلایەکە بە ئادی بڕۆن ئێمە ئەتوانین لە مەرحەلەیەکە بە یەکسایدی بیکەینەوە واتە نیوەی تێ بچێت ینی ئەوانتیانە بە ئێمە هەوڵ بن لەگەڵ قوتای خاص و قوتای عامە واتە حکوومەتە بتوان ئەم جادەیە بکەن و بۆی ئەمەش بینە سەرەوە ینی ئەمەی سازان بکرێتەوە بۆ هەلی کار و بۆ هەڵەبجە زۆر یەکی خێر وەزاری بەرەکەت باشە مەسەلەی مەرزی تێوەڵە ئێمە چۆن وا بکەین مەرزی تێوەڵە مسافرین هاتوچۆ بکە بە بەرگەیەکی احتیاطی ئێمە ژەڵتی بۆ وەزارەتی خارجیوێ ئێستا ئەوان داواکەن ئێران ڕازیە عێراق ماوە ڕازی بێ ئەمڕۆ گەشتنە ئەوە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان کار ئاسانی بکە ڕازی بێ وەکو بڵی ناڵم لە ساسە لە 150 چاو لە حکوومەتی عێراقی فیدرال ئەخەوێن و هاتوچۆکە مباحەکەن واتە مجازەکەن لەبەرەوە مەسەلەی مەرز ینی کەسێک بڕێەوە مەرزە بۆ نەکرایەوە ساڵێکە خەریکن مەرز سیاسی خارجی دوو دەوڵەتەکەیەوێ سیاسی داخلی دوو دەوڵەتەکەیەوێ اینجا هامڕای اقتصادی ئەوێ ئەمە ئیشی ساعت و سعانیە و مەرزیش کارێکی سیادیە باشە بە سوارت بە دانەمەزرانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە لە 2 بەڕێز وتت موژدە بە خەڵکی هەڵەبجە دەین کە لەمە دو ئەنجومەنی دەبێت ئەی بۆچی هەڵوەشاوە و ئێستا هیچ هەوڵێک هەیە بۆ دووبارە دامزانەوەی خۆی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە لەسەر تەرازێک ڕێکەوتن کە تەرازی انتخاباتی 2014 کە ئەو تەرازە بەڕاستی ئەگەر بەمنە لێوەکو ئازاد تۆفیق لەوانەیە ڕێکی کەم لەسەری هەبێت ئەبێت تۆ بە ئەخیر تەراز ڕێکەی واتە سێرکانی خەرتی سیاسی گۆڕاوە بۆ گۆڕاوە چکە بەڕاستی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە لەبەرەوەی لە هەڵەبجە انتخاباتێک نەکراوە وەکو سلێمانی تابڵی ئەلف لەلایەنی سیاسی 8 کورسی هەیە و با حوتی هەیە و جیم 6 هەیە و ئیشی پێ بکەین بۆیە مادەم ئەمە نەکراوە بێ هاماهەنگی سیاسی و هاواهەنگی سیاسی لە نێوانی یەکێتی پارتی کۆمەڵی یەکگرتو و گۆڕان بابلین حزبی شوعی بستنەوەی ئیسلامی و هاوپەیمانی و ئیلی ئاخری هەبێت باشە ئەمە چۆن ئەبێت مەسەر لە ڕۆژگارێکا بووە لایەنێکی سیاسی سێهەم بۆ کەناوی یەکێتیە ئەم ئیتفاقی کراوە ئێستا لایەنە سیاسی دووەمە لە ڕۆژگارێکا بووە حیزب بابلین کۆمەڵی ئیسلامی کە من ئێستا لە سوودەکەی بەڕێزیان دانیشتوم لایەنی پێنجەم بوون ئێستا لایەنی چوارە من لە ڕۆژگارێکا بووە لایەنێکی وەکو یەکگرتووی ئیسلامی کە لایەنی سێهەم بووە مەسەڵەن چوارەم بووە ئێستا بۆ بە لایەنی پێنجەم مادەم ئەم تەوازنە گۆڕاوە ئەبێ ئەمەش بگۆڕێ بەڵام ئەمەش دنیا ناڕوخێ ینی کابرای لایەنێکی سیاسی دوو مدیر عامی بەرناکەوێت مدیر عامێکی بەرەکەوێت پۆستێکی سیادی لەکوێ بەردەکەوێت ئەبەرەکەوێت ئەمە هێندەی ئیشکالی سیاسیە ئیشکالی ئیداری نییە ئێمە من بۆ خۆم ئازاد تۆفیق نیگەران نەبووی لە هەڵوەشانەوەی ئەم لە من پێ بڵێم با پێت بڵێم ئێستا بەیانی کە ئەکاتە ڕۆژی سێشەمەی 20 مانگ سعات 10 بەڕێز بکەن بە محافظ دەونی من لە ڕۆمە بۆ ماڵەوە یەک ئیشکالم نییە بۆ چونکە ئەمن هێزێکی سیاسی بە ئیتفاقی هێزی سیاسی بوو بە محافظی هەڵەبجە بە ئیتفاقی هێزی سیاسیش پارتی یەکێتی گۆڕان کۆمەڵی یەکگرتو حزبی شوعی و بستنەوەی ئیسلامی ئەتوانن هەر هەمویان ڕێکەوە چۆن ڕێکەوە یەکێتی نیشتیمانی ئەو هەڵی وەشاندۆ تۆشتی دەڵێن خەلەکە لە یەکێتی نیشتیمانی یەکێتی بێ بە تەنها بەڵامەکانێکە لەو لایەنانەی کە ئەوێ ئیمزای ئەو ئینە بکات لە بە تەنها لە یەکێتی نیشتیمانیان نییە من شتێ بەڕێز بڵێم حەزەکەی ئێمە هەموو لایەنە سیاسیەکان بەبێ پارتی لە هەڵەبجە ڕێکەوی دەستەکەین ئێمە یەکم لە لایەک ماچەکەین ئەگەر پارتی وەکو هێزێکی سیاسی
و هێزێکی نیشتیمانی و هێزێکە پێگە و سەنجی خۆی هەیە تەزیقی نەکە لە هەولێر ئیشەکە ناڕوە کە ناڕۆژ کەواتە تەوخەکەی منوتۆ و ماچماچێنەکەی منوتۆ ڕێکەوتنەکەی منوتۆ ئەبێ بە بەڵخی سەر باش بۆی بەڕاستی هەموو لایەنەکان سامیان هەیە باشە سەبارەت بە تابلۆکان تابلۆی ئۆتۆمبیلی هەڵەبجە بۆچی نەفرۆشران ئێمە تابلۆکان نەفرۆشان نەبوو تابلۆکانمان کرد یەکەم ژمارەماندانا ژمارەیەکماندانا ژمارەیەک دوو کۆمپانیا هاتن یەکی باڵێن ئەو سعریان دانا کە بۆ ئێمە دابمان ئێمە نایانی بڕێن لیژنەیەک تەخمینی کردووە لە وەزارەتی ناوخۆ بە 70 دەفتەر با بڵێ نازانم چەند دۆلارەکان ئەوان وتیان ئێمە لەم سعرە زیاتر ناین بۆ یە بکرێتە مزایدەوە یەکێک بڵێ 70 دەفتەر و ڕوبعێک یەکێک بڵێ 70 دەفتەر و دۆلارێک کەس نەبوو وەستانمان جاری دووەمی شەماشکەڵ بوو جاری سێم ئەبێ ئێمە هەم پیاداچوونەوە بەم سعدا بکەین هەم پێداچوونەوە بە ژمارەکە بکەین شەر نیە هەر ژمارەیەک بخینە بازاڕەوە ئەکرێ ژمارە 2 3 و 4 تا 9 هەبێ واکرێ 1 تا 9 هەبێ واکرێ ژمارەی دووەمیش هەبێ واکرێ مزایدەکەس مەسەن لە ژمارەیەکی لە سارێکی خوارەوە دابەزین بۆ سەرەوە لە کاتێکایکەین کە ئێمە ئیسفادە بکەین چکە بەڕاستی من گلەیەکم کرد وتم ژمارەیەک لە سلێمانی بۆ 5 میلیۆن دلار بکە و ژمارەیەک لە هەولێر 5 میلیۆن دلار بکە بۆ ژمارەیەک لە هەڵەبجە 1 میلیۆن دلار نەکە ئێمەی هەڵەبجە لە سلێمانی نە لە هەولێر لە پێشتر نین بەس ناوی هەڵەبجە پێم وایە لە مجتەمەعی نێودەوڵەتیە ناوێکە کەم شار لە وڵاتان ئەتوانێت شان بادەشانی باش ئەگەر بڵێم هەر نییە زیادە ڕۆی نییە کەم هەیە بۆیە زۆر ئاسایە پەرەوەی ئەم زوانەمان نییە بە سعاد ئەیفرۆشین بە سعاد ئەیخێنە مزایدەوە بە شەفافیەتی نیەکەین چونکە پارە و داهاتی ژمارەیەک بۆ ئێماری هەڵەبجەیە جا خۆ من ژمارەیەک تانۆم بفرۆشتایە و دە 500 میلیۆن دلارم دەست بکەوتایە بۆ ئەو شارە ئیشم بەەوە چی بوو بگرین بۆ لە ساعت دوو هەر نەیەگریا باشە بەس هاوڵاتی پرسیاری کرد لە بۆچی ڕقەمی مەسەوی تابلۆی ئۆتۆمبیلی هەڵەبجێ نرخی کەمترە لە پارێزگەکانی دیکە دانەیەک پرسیاری کردبوو بۆچی مامەڵی ینی گۆڕینی تابلۆکە لە سلێمانی ئەنجام دەدرێت لە سلێمانی و لە هەڵەبجە چکە یەکەم تابلۆکان سلێمانی بەسەمەڵی تۆ سیارێکی پێ 1932 سلێمانی یەکی باڵەبجە ئەبێ یەکەم مامەڵی لە سلێمانیۆ بکەی چکە ئایدی سلێمانیە یە تاڵەبجە 1932 ژمارەیەکە دەدرێت لە پارێزگا هەڵەبجە وەڵام من ئاگام لەوە نیە ئەم پارانە ئەم تابلوانە لە پارێزگاکانی کە پارێکە بکات کەمتر من پێم وانە من ئەمڕۆ کوڕێک هاتووە لای من لە بریتانیا هاتۆتەوە لە بەلجیکا هاتۆتەوە سیارەیەکی خۆی پێڵە بە ماوە هاتوومەتۆ لێرەم و ناڕۆمەوە ئەمە ئەم سیار بکەم بە ژمارەی هەڵەبجە فەقریکی پێوەکەم کوڕێکیکە خەڵکی سلێمانیە تەلەفۆنی بۆکەمتی ئەمەوێ بیامەتم وەرە بڕۆ ئوسوڵی ئیشەکەی خۆت بکە ژمارەکەت بۆکەن باڵەبجە باشە سەبارەت بە پایتەختی ئاشتی کە لە کۆنگرە ڕۆژنامەوانەیە کەژ وتیان جێبەجێ نەکراوە دەبووە چی بۆ بکرێ هەڵەبجە و پایتەختی ئاشتی کە ئێستا بۆی نەکراوە بوو یەکی لە شوار جوانەکانی هەڵەبجە ئەوەیە کە لە پایتەختی ئاشتی بۆ پایتەختی ئاشتی یعنی ئێمەیە کە 74 ناپاڵم بارم کراوین ناپاڵم حرامترین چێکی نێودەوڵەتی بۆ لە ساڵی 74 هەشتا گەڕێکی کانشقارم تەخت بوو و 52 کەسم کراوە بە ژێر خۆڵە و بابلین دیان هزار کەسم سەرگەردانی ئێران بووە ئیتر ئەمە ماڵوێرانیە هەشتا لوتکەی تراژیدیەکانی مرۆڤایەتیە لە سەرزەوی کە چیمەبارانە کرێم کە 10,000 بریانە بێ کە 5,000 شەهید دەبێ کە 200 دایکم ئێسش ئاهی بۆ 200 مناڵی تا حوتەبەقەی ئاسمان ئەڕوات ئەمە بەمەوشەوە داوای ئاشتی بکەم داوای حیوار بکەم داوای پێکەوە ژیان بکەم ئەبێ مجتەمەعی نێودەوڵەتی مەمنونم بێ بۆیە بەڕاستی هەڵەبجە کە پایتەختی ئاشتی ناوێکی جوانە بەڵام ئەم ناوە بە تەنها ناشێت لە جیرفانەوە ئەمە ڕەهەندی یاسایی هەیە و ڕەهەندی اقتصادی هەیە و ڕەهەندی نێودەوڵەتی هەیە یعنی هەڵەبجە کە بۆ پایتەختی ئاشتی من بابلین پارێزگار نەبووم یان لێ نەبووم ئاگام لێ بووە حەقە بە پایتەختی ئاشتی لە مجتەمەعێکی نێودەوڵەتیا بکرێ لە بۆ نمونە فڕانسە گەورە بکرێ یاسایەکی نێودەوڵەتی بۆ دەرچێ و مجتەمەعی نێودەوڵەتی بەرپرسیار بکات لەوەی کە ئەمە ئاشتیە ئەبێ مەسەن کۆنفرانساتی ئاشتی بێتە ئەبێ یەکسەر وڵاتێک بڵێ من لە ماوەی ساڵێک 2 ساڵە هۆڵێکی گەورە لەوێ تەرتیبەکەم و ئەبێ بودجەیەکی ساڵانەی هەبێ و ئەم بودجە ساڵانە بۆ پانیێڵی بۆ بابلین کۆڕ و کۆبنەوە کۆنفرانساتی دابین کرێ کاتمەکەمەوە چەند هاوڵاتێک پرسیاری کردبوو بەشێکی زۆریشیان دەستخۆشیان هەبوو بە زمن پرسیارەکان بۆ خوێنەوە ڕخنەشیان هەبووە ڕخنەکان بخوێنەوە دەستخۆشیمان پشتیوان عەبدوڵڵا دەڵێ پێی بڵێ لەبارەی پەرەپێدانی پارێزگەکانە ئەوەندە پارەکە کەمی بۆ دانراوە ڕوومان ناوێت باسیکەین و بزانم باسمان کرد یوب سلێمان دەڵێ بۆچی هەوڵی توانەکانی خۆیان خستۆ دەگەر بۆ ئەوەی سەی سادق بچێتە سەر هەڵەبجە بەڵام هەڵەبجە بە چەندی کێشەی هەیە هیچ چاوڵێک هەیە بۆی سەی سادق سەی سایق مەسەلەیەکێکە لەو شارانە بە هاوشانی هەڵەبجە نەهامەتی و وێران بوون و ماڵ وێرانی و شەیدی داوە پێمان خۆش بوو ئێمە سەی سایق لە ڕووی جوگرافیەوە لە ڕووی کولتورەوە خەڵکی یەکمەتیقین سەی سایقی هەڵەبجە لە ڕۆژی 16 شەید بووە لات عەجایب نەبێت
لە شازی سیسایقی دەڕژە لە 74 شەشەید بووە بۆیە خەمو خوێنمانیچەکە زۆریشمان پێ خۆشە هەڵەبجە سیسایق یەک دەفەر و یەک شار و یەک پارێزگا بێ خۆشیان ئازادن لە هەڵ سپاسەکەم مەحسین عەبدوڕەحمان وچێتی ماڵی لە هەڵەبجەیە ئەو پرسیارێک بەڵێ من یەکشەمان تا پێشەم لە هەڵەبجەم ئەمڕۆ هاتوومە تۆ لەبەرەوەی قونسوڵی ئێرانیمان سەعات 3 بینیوە باشە مەریوان لەبارەی تابلۆکانە پرسیارێک وەڵامماندایەوە ئازاد دەڵێت تاکەی خەمساردن بەرامبەر ئەم شارە هەڵەبجە هەمووی چۆڵەوانی و لەماوەیەکتر بەس خۆی و قامی لێ دەمێن دەڵە خەڵک کۆچ دەکەمە بەسیەوە ئەوە بێ ئاگای لە ژمارۆ داتابێت نسبەی کۆچی 2019 ئەم ساڵ لە نسبەی کۆچی 2010 یەک لەسەر سێ کەمترە باشە مامۆستاوالی دەڵێ پرسیار لە بەڕێزیان کە بۆچی حکومت بە شەرمەوە ناوی پارێزگای هەڵەبجە و پارێزگار دەهێنی هیچ مافێکی پارێزگای پێناوزانم قسەمان لەسەر کرد وەرزێری ئیبراهیم دەڵێ پێ بڵێ هەڵەبجە چییە پارێزگایان قەزایە هەڵەبجە پارێزگای و لە هەموو پارێزگاکانی تریش ناوەکەی گەشترە باشە بەوە حساب نابێت لە ساعت دوو یا شتێک حسێب کراوە ئایندی هەڵەبجە ئایندێکی گەشەبێ ئینشاڵڵا وشمان باس کرد بارە محەممەد دەڵێ چی زراعەتێکیان گرتووە بەستانێکی تە پرسیاری کرد دەڵێ بۆچی کاگازات ڕێگەری کردووە لە لابنی زیادە ڕۆیەک لە ناوچەی گورگەچیە کە دەڵە ماڵبند وتەی خۆی تەلەفۆنیان بۆ بەڕێز کرد بێت و ینی بۆی کە زیادە ڕۆیەکە گورگەچیە داماوە هەژ ماڵە من ئەکرێ بڵێم زیادە ڕۆیم لەناو شاری هەڵەبجا هەیە ئەمە یەک کەسی تەلەفۆنی بۆ من نەکردو خوا بۆ سەرەوە شایەدا بەڵام هەستم کرد شتێک لە ئیشکالێکە تۆ ئەگەیتە گورگەچیە ماڵێک لەگەڵ ئاجزیانێ دوو بەرەبار بن ماڵی مامیان و ئەوانە بڕی خانوویەکی مەسەلەحی جوان تایە بڕوخێنی نە کەس پێوتو بوو نە ئەژدانم ناوی سەحایبی چێ ئەمە یەک دووەم ئێمە گوێی خۆمان ئیشەکەین بەگوێی هیچ حیزبێک ئیش ناکەین ئێمە لە هەڵەبجا هێزی سیاسی تایە کە باڵادەسە ناویەکێتیە هێزی سیاسیشی تایە کە یەک کورسیە ناوی بزوتنەوەیە من کە سەردانم کردوێ بێش هەل هەرە مۆزافەکەەوە چوو چون بۆ لای یەک فەرمانی بەڕێوەبەری نەحەی سیروانی هەیە بۆ لابرنێ و زیادە ڕۆی نەخێر بێ فەرمانی حاکمیە بێ فەرمانی حاکم ناڵێ لای بن چکە حاکم لە منیش و لە بەڕێوەبەری ناحەی سیروان گەورەتر و دەسەڵاتدارتریش باش ڕاستی هەمامین نووسێتی بۆچی دانیشتوانی هەڵەبجە پێیان وایە کاتێکە شارەکان قەزا و زیاتر خزمەت دەکرا یعنی و کاتە زیاتر خزمەت دەکرانیەوەش باشە کەیوان عوسمان دەڵێ کە سیاتێکی دڵسۆز و خەمخۆری هەڵەبجەیە بەڵام بەداخەوە دەسەڵات بێ پێویست پێ نەدراوە دەسەڵاتی من و دکتۆر هەڤاڵ و بابلین کاک فرسە سۆفی و کاک فرارە ڕژی یەک دەسەڵاتە بەڵام حکوومەتی هەرێم ئەبێ لا لە هەڵەبجە لە هەرچی چەند زیاتر بکاتەوە چکە ئەوەی کە دوێنێ بۆ بە مەحافظە و نزیکترین تەمەنیە 50 ساڵە من 5 ساڵە ناگە بە 50 ساڵەکە بەس ئەوێ حکومەت هێرێم وام لێ بکات بە 10 ساڵیکە من هاوشانی 50 ساڵەکەی دۆک بم باشە دانێکتریان زاهیر سنووری پارێزگای هەڵەبجە تاکوێسە تاکوێت چەند قەزا و شتی لەسەرە یەک قەزای مرکزێک هەڵەبجەیە زایدە ناحی سیروان ناحی خوڕباڵ ناحی بیار و ناحی بەمەوە کەیوان دەڵێت بۆچی سەدانی بازاری سیروانی کردووە بەڵام شارە ناحیەکەش فرامۆش کراوە سیروان ئەگەر پارەمان هەبێ یارمەتی و بجەمان یارمەتی بووێنە لە خوڕماڵ نانە خۆم بەیانیان لە سیروان نانە خۆم بەیانیان لە ڕەبجەی خۆم نانە خۆم بەیانیان ئەشوان نەچووەتە بیارە نان خۆم باش سەردانیم و یەکەم سەڵاح سالاریش دەڵێ بودجەی بە پێی پێوەری دانیشتوان دابەشکراوای خەدریان لێکراوە بزانم بە پێی پێوەرەکە نابێ حسابمان لەگەڵا بکرێت باش پێوەرەکە بێ 300 میلیۆنمان بەرەکەوێ کلانە بە لە ساعسێ بۆ بە 450 بەس 450کە زەربی دەشیکەی ئێمە ئاهی ئێمە بابلین ساڕێژ ناکات باشە سەبارەت بە ناوچە شوێنەوارەکانیش باز دەکەی بۆ نمونەخانووی پاشە کۆمەڵێک مەکانی عاشقان کۆمەڵێک شوێنەواری ترە لە بەردەم لە ناوچوندایی چاوڵێکی بۆ پاراستنیە لەگەڵ وەزارەتی ڕۆژبیری قسەمان کردووە بۆ ئەو ماڵانەی کارشقا ئەوانەی